ڕۆژئاوا و هەرێم. ئەحمەد ڕەسوڵ نووسیوێتی هەر سیستەمێکی ئیداری سیاسی کە هاونیشتیمانی بوون و مرۆڤبوونی کرد بە پرەنسیپی سەرەکی کارکردن و بنەمای پێکێنەری خۆی دەبێتە ڕووبەرێکی دەستگای کۆمەڵایەتی بۆ بەرجەستەبوونی هێز و ویستی ئینسان و تعبیرکردنی لە خۆی. سیستەمێکی لەو جۆرە بەڕادەیەکی زۆر دەبێتە فازای خۆت بنیادنانی مرۆڤ و بەرجەستەبوونی توانا و وزە ناوەکیەکانی. سیستەمێک کە تا ئاستێکی بەرز لەسەر یەکسانی، سەروەری، یاسا و ڕۆحی دەستگایی دادپەروەری کۆمەڵایەتی بۆنیادنرابێ، یەکگرتووی ناوەکی جڤات دەپارێزێت و بەهێزتری دەکات. هەڵوێستی گشتی کۆمەلگای ئێمە لە ئاز و ڕووداوە نێوخۆیی و ناوچەیەکان بە تایبەت ڕوودا و گۆڕانکاریەکان لە پەیوەند بە هەرێمی کوردستان لەلایەک و ڕۆژئاوا کوردستانی سووریا لەلایەکی تر. هەڵوێستێکی مایی تێڕامان بوو. هەندێجار میدیاکار و نووسەرانی دوو حیزب خێڵە دەسەڵاتدارەکەی هەرێم وەک پرسیارکردنێکی گرفت ئامێس ئەوەیان دەربڕیوە کە بۆچی خەڵکی هەرێمی کوردستان لەسەر ئاستی فەزای گشتی کۆمەلگا و تۆڕە کۆمەڵایەتیەکان هەڵوێستێکی لایەن گران و پشگیریانەی هەبووە بۆ ڕۆژئاوا و دەسەڵاتدارێتی خۆ بەڕێوەبەری لە هەر ڕوودا و گۆڕانکاریەکدا. بەڵام لە ئاز ڕوودا و گۆڕانکاریەکان لە ناوخۆی هەرێم هەڵوێستی ڕخنەگرانە و دژبەرانی نواندووە لە ئاست دەسەڵاتدارێتەکەی هەرێم. ڕۆژاوا ئیدارە و سیاست لە ڕۆژاوا بە ڕێژەیەکی بەرز لەسەر بەرجەستەبوونی ئیرادەیەکی کۆلێکتیڤ بیناکراوە. ئیرادەی کوی ڕاستەقینە بەنێو بەرجەستەبوونی ئیرادی تاکە تاکەی ئینسانەکاندا تێپەڕ دەبێت. واتە ئەوە کۆبوونەوەی هێز و ئیرادی تاکە کەسەکانن و فۆرمیولەبوونی هێز و ئیرادێکی دەستە جەمعیە کە لە توانایدایە هەم بەرجەستە گەورەکان تێک بشکێنێت لە نمونەی تۆمارکردنی داستانی کۆبانی هەم ڕۆبەڕووی ئاڵنگاریەکان ببێتەوە. دەسەڵاتدارێتی خۆبەڕێبەری لە ڕۆژاوا لە تەمەنی خۆیدا جگەلەوەی پرەنسیپی هاونیشتیمانی لە نێوان گروپە جیاوازە ئاینی نەتەوەی ئیتنیکی زمانی و مەزهەبیەکانی ئەو کۆمەلگایەدا سەرباری گوتاری سیاسی ڕاستەقینە و گوتاری میدیایی خۆی بەکردەیش جێبەجێ کرد. خۆڕێڤەبەری ڕۆژاوا ڕووبەرێکی دەستگایی کۆمەڵایەتیە کە تێیدا تەواوی گروپە نەتەوەیی ئیتنیکی و ئاینیە جیاوازەکان توانیوانە گوزارش لە بوونی خۆیان بکەن. واتە بەکردەی پرەنسیپی هاونیشتیمانی بەرجەستە کراوە. دەستپاکی و پەرێزپاکی دەسەڵاتداران و بەرپرسان لە ئاستێکی بەرزدایە. داهات لە پێناو خزمەتگوزاریە گشتیەکاندایە و کەمترین دابەشبوونی چینایەتی هەستی پێدەکرێت لە نێو توێژە جیاوازەکانی کۆمەلگا. دەسەڵاتداران بە نزیکەی لە هەمان شێوە و دۆخی ژیانی هاوڵاتیانی ئاساییدا دەژین. استراتیژێکی نیشتیمانی ڕاستەقینە لە بەهێزکردنی کۆمەلگا و سربەخۆکردنی کۆمەلگادا کاری بۆ دەکرێت. گەلێک تایبەتمەندی دیکەی بەهێزکردنی ڕووبەرە گشتیەکان و پایەدارکردنی چاکەی گشتی کە هەموو ئەمانە وایان کردووە وزەی ناوەکی و یەکگرتووی جڤات بە ئاڕاستەی دەسەڵاتدارێتی خۆ بەڕێوەبەری بەردەوام لە گەشەکردن و بەهێزبوون دابێت و ئەمەش یەکێک لە پایەکانی هێز و مانەوەیەتی سەرباری لێشاوی ئەو لەمپەڕ و کێشانی بۆی دروست دەکرێت لە وڵاتانی دەوروبەریەوە تا دەگات بە جەنگ و داگیرکاریەکانی تورکیش. ئەو تایبەتمەندیانە وای کردووە جیهانی خۆرئاوا هاودەست و هاوکار و پاڵپشتی بن. هەرێم پێکاتی سیاسی و دەسەڵاتداری لە هەرێمی کوردستان لەسەر بنەمای ملکەچی و گوێڕاڵی تاکە کەسی حیزبی بۆ سەروی خۆی تا دەگات بە لووتکەی هەڕەمی دەسەڵات داڕێژراوە. بۆیە ئینسان لە نێو کایی سیاسی لەسەر مۆدێلی ڕۆبۆت بەرهەم هێنراوە کە نەک هەر ئازاد و خاوەن ئیرادە نییە بەڵکو لە ئینسانیەتی سەلب کراوە بەمانە ئاڕێنتیەکەی. هانە ئاڕێنت پێی وایە کاتێک ئازادی مرۆڤ زەو دەکرێت و ئینسان لە ئیرادە دەخرێت چیدی ئیختیار و توانای هەڵبژاردن مانایەکی نامێنێت و لێرەوەیە مرۆڤ لە ئینسانیەت دەکەوێت و دەبێتە ئەمڕاستێکی گیان لەبەری پرۆگرام کراو. لێرەوە ئەم مرۆڤە جگە لە جێبەجێکردنی فەرمانی سەرۆتری خۆی هیچ ئاکت و چالاکێکی ئیرادەگەرانە ئاوەزدارانە و ئارەزومەندانەی خۆی لێ چاوەڕوان ناکرێت. پارتی وێچێتی وەکو دوو هێزی دەسەڵاتداری کوردستان جگەلەوەی دەستگاکانیان ماشێنی لە نێوبردننی ئینسانیەتی مرۆڤ بوون بۆ ئەندامان و لایەن گرانی خۆیان بە تایبەت و خەڵکیش بەگشتی هەروەها خۆیان هێزی بێ ئیرادە و چەماوە بوون لە ئاز دەوڵەتە داگیرکەرەکانی دراوسێ. بۆیە هێزێکی ڕاستەقینەی ئیرادەگەر بۆ هەر ئەکتێکی سیاسیان هەر پرۆسەیەکی جڤاتی مەزن نەبوون و بەردەوامیش دژی وەستاونەتەوە بۆ ئەو هێز و بەرگریە ناوەکەی کۆمەلگاش کە ئەگەرچی لاوازیش بووبێت
بەڵام ڕاستەقینە و ئازادانە بوو. لێرەوە هەر جوڵەیەکی سیاسی لە هەرێمی کوردستان هێندەی گزارش بوو لە خواست و ئیرادی دەوڵەتانی داگیرکاری دەوروبەر یان هێزە جیهانیەکان، هێندە دەربڕی ویست و گزارشکردن نەبووە لە هێز و خواستی ڕاستەقینەی کۆمەلگای ئێمە. تێگەیشتنی ئەم دەسەڵاتداریەتە بۆ هێز هاتنە سەرەوەی وزەی پۆتەنشیاڵی کۆمەلگا و هێزی ناوەکیانی جواد نییە. هێز نییە لە هاوپشتی و هاریکاری کۆمەڵایەتی و هەستی پێکەوە گرێدراوی نێو کۆمەلگاوە سەرچاوە بگرێت. بەڵکو تێگەیشتنێکی هەندە پرێمیتیڤ و ناشارستانیە کە جگە لە هێزی ڕووتی نەوت و پارە لەگەڵ خۆ گرێدانەوە بە بەرژەوەندی ئابووریانی دەوڵەتانی داگیرکەری دەوروبەر پێشدەبەستێت بە کەڵەکەبوون و تۆپەڵەبوونی هێزی چەکدار وەک ئاپۆڕای گەورە کە وەک نیشانەی هێز خۆی دەربخات. لێرەوە ئەم دەسەڵاتداریەتە جگە لە پارچەپارچەکردنی کۆمەلگا و کردنی کۆمەلگا و ئینسانەکان بە ملیۆن دوورگەی لە یەکدی دابڕا و هێزی ناوەکیانی جواد و وزەی پۆتەنشیاڵی کۆمەلگاشی لەنێو بردووە. دەسەڵاتداریەتەکەی هەرێمی کوردستان جگە لە تاڵانکردنی داهاتی ژێرزەوی و سەرزەوی هەرێمی کوردستان هێزی چەکداری نەوەکو حیزبی خێڵەکی بەڵکو و تاکە کەسی دامەزراندووە. دابەشکاری و تەفرەقەی نەوەکو تەنها لە نێو بوونەنەتەوەی و ئاینە جیاوازیەکاندا لەسەر ئاستی عێراق دروست کردووە، بەڵکو تەنانەت لە هەرێم جیاوازی و دابەشکاری لە نێوان شار و ناوچە جیاوازەکانی کوردستان دروست کردووە و بەڕاستەوخۆ ناڕاستەوخۆ لە ڕێگەی میدیاکار و نووسەرەکانیەوە کاری لەسەر دەکات. دابەشکاری چینایەتی و پلەبەندی کۆمەڵایەتی گەیاندۆتە ئاستێک لە مێژووی ئەم کۆمەلگایە و تەواوی کۆمەلگاکانی ئەم ناوچەیەدا وێنەی نەبوو. کێروی خزمەتگوزاریە گشتیەکان لە هەرێمی کوردستان لەسەر دەستی دەسەڵاتداری دوو حیزب خێڵە دەسەڵاتدارەکە بەردەوام لە داگەڕان و نزمبوونەوەیەکی خێرادایە. کەرتەکانی خزمەتگوزاری گشتی نەوەکو بەهێز کراون بەڵکو و فەرامۆش کراون بە ئامانجی هەرچی فراوانتربوونی ئەم خزمەتگوزاریە گشتیانە لە کەرتی تایبەتدا. فوتێکردنی گوتارێکی ڕووکەش و بێناوەرۆکی ناسیۆنالیستی نامۆ بە هەر پرەنسیپێکی سادە و سەرەتایی ناسیۆنالیزم تەنها بۆ چاواشەکردنی ڕایگەشتی و خۆسەپاندن وەکو نوێنەری بزوتنەوەی ڕزگاری نەتەوەیی کۆمەلگای ئەمە کە هەردەم جگە لە کێشە و قەیرانی قۆڵ لەگەڵ دەسەڵاتداریەتەکانی دەوروبەر هیچ ئەنجامێکی دیکەی نەبوو. دەسەڵاتداریەتێک بە ستراتیش کاری کردووە لەسەر لاوازکردن و بێ ئیرادەکردنی ئینسانی کورد و لێرەوەش نەوەکو هێزی ناوەکی و یەکگرتوویی جڤاتی تا نزمترین ئاسی خۆی بردووە. بەڵکو ئەم وزەیە ئەگەر شتێکی لێما بێتەوە و خۆی بەرجەستە کردبێت لە دۆخە جیاوازەکاندا ئەوا دش بە خودی ئەو سەرچاوەی تۆپەڵەبوونی دەسەڵات و کەڵەکەبوونەی دەسەڵات لە نێو خێڵ و بنەماڵە سیاسیەکاندا بوو. دەسەڵاتدارێتیەک کە بە تەواوی لە پەیوەندی ئاغا و ڕەعیەتدایە لەگەڵ کۆمەلگا دوو بنەماڵ و خێری دەسەڵاتدار وەکو سوڵتان و ئاغا و تەواوی میلەتی ژوەکو ڕەعیەت. دەسەڵاتدارێتیەک کە لە درێژایی تەمەنی خۆیدا ژیان و کەینونەی ئینسانی کوردی لە داگەڕان و داخزانێکی بەردەوامدا ڕاگرتووە و بووە بە سەرچاوەی هەڕەشەی ڕاستەقینە لەسەر وجودی هەمەلایەنی ئەو وەکو دەرەنجامێکی سروشتی و ئاسایی خەڵک لە هەر هەلێک ڕووداوێک و گۆڕانکاریەکدا ڕۆحی ناڕەزایەتی خۆی لەسەر هەموو ئاستەکانی ئەکتی بەرەنگاری ڕوبەڕووی وها دەسەڵاتداری تێک دەکاتەوە تا دەگات بە ئەوەی کە بخوازێت بۆ کۆتایی هێنان بەو دۆخە و کۆتایی هێنان بە ستەمی قورسی هەمەلایەنی وها دەسەڵاتداریەتیەک ڕوو بکاتە بەغدا. دەرەنجام جیاوازی نێوان خۆبەڕێوەبەری لە ڕۆژاوا و دەسەڵاتدارێتی لە هەرێم ئاسمان ڕێسمانە، ئەوانەی سەرەوە مشتێک بوون لە خەروارێک. دەرەنجام هەڵبەت کە جیاوازی نێوان هەڵوێستگیریەکانی خەڵکی کوردستان لە ئاز ئەو دوو دەسەڵاتداریەتەش ئاسمان و ڕێسمان دەبێت.